بەرز ئاسەید فەرهاد حەیدەری لە مانگی ڕابردوودا کۆنگرەی نەتەوەی کورد لە شاری هەولێر بەڕێوە چوو تێیدا 39 لایەنی کوردستانی بەشداریان کرد. بۆچی کۆنگرەی نەتەوەی کورد لایەنی یارسانی لەبیر کردبوو و بۆچی هیچ لایەنێکی یارسان بەشداری لەو کۆبوونەوەیدا نەکرد؟ خدمەتت عەرز بووتن کە منیش وەکو فرەدە هاوەتەنەی لە کوردم منتەزر ئەیجور کۆنفرانسێکە ئەیجور کۆنگرەیەکە بووین، چونکە کوردستان سەرزەوینە گەورەیەکە، ملەت کوردیش ملەتی گەورەیەکە. لە مەرحەڵەی ئەوەڵ شرکەت کۆیاندەری لەناو یەدانە کۆنگرە یا یەدانە کۆنفرانسە اطلاعات خۆیان مبادلەکەن، تەجارب خۆیان تەقسیمکەن لە تەکیەکە. ولی متاسفانە ئەی کۆنگرە تواناییەوە کە ئەکسەر ئەخشار ملەت کورد لەخۆی جیبێتن نەیاشتە ظاهرەن. فرە لە ئەقەلیەتەی ئاینی ئەخشار ئەحزاب سازمانەی لە کورد لەی جریانە من نەسێت جێ خدمت داشت کم فقط یه مثال من دوشی که بیام خدمته ترا در مورد ملت کرد. اگر سرکار لیدن محقق و زبانشناس کرد سوالی بفرمایید که زبان کرد چند لهجه است، چند دانه زارا و دیری مطمئنا نتونید جواب بدید، چون اوقات دوله من زبان کرد ادوستان نیستند. ولی کرد اگر لجنوبی ترینه تا شمالی ترینه لنظر بگیری من مردم مختلفی کن، سنتی مختلفی دیدن، فرهنگی مختلفی دیدن. ما باید یک ترکی اولا بشناسیم من که ملت کرد در چه تشکیل بیستن، بعد بتابت یعنی من که ملت کرد و دنیا معرفی کرد. من خدمت درز بودم حدود 6 سال پیش افتخار داشتم ملاقات دیوزد یکی لرهبری لأحزاب کردیه پیاب کنم. وقتی لمردم یارستان قصه کردی من ام فهمون که تا ایستا نزانستن ام جور مردمی که لکردستان زندگی کرد. ایستا چی؟ هر ای احزابات چنین کمیته برگزاری ای کنگره رهبری و هدایت بکن که شناخت کافی در مورد کردستان نیرن. من فکر نکنم واقعا نباید یه فکر بکنیم، چون ایمه دعوت نایمه سی کمیته برگزاری کنگره که لدی انتقاد کی مطمئن برای لطیجی بیاتین پای انتقادی لطیجیان یو اگر تماشایی بکنین و لیست احزابی که لکردستان و روشهوات فراموش بینست تعداد نزدیک 20 است. ای 20 ایشه بالاخره یه نمایندگی یه سری افکار و عمومی مردم کردستان کن. ایشاد اگر باید مردم یارستان هوا بودیه من یه دانه اقلیت چند میلیونی قسمت اعظمی که کردستان تشکیل دیدن فراموش کرد. مردم ایران، مردم کرمانشاه، مردم خرمشهر، کردی در اطراف همدان که یارستانی ندارن چجور باید فراموش کرد؟ بۆچی هیچ لایەنێکی یارسانی لەو کۆبوونەوەیە بانگێش نەکرابوو؟ خدمت از بودن ای سوالی که من لخوام کمه که تا اوجه که جنابت اتحادی تا حدود دو مانگی ما که سیدن جوان یارستانی خواهن آوردن و خاطر شرایط مشکلی که دیرن لایرانه تمام روزنامه و رادیویی و تلویزیونی رو کردی اخبار اولیان یکیه که برای مردم یارستان یعنی برای مردم یارستان ایجا بدبختن، ولی وقتی که مسئله شرکت تیتنو لکنفرانسی که باید یعنی بشتایی بکن فراموش کن. اگر واقعا ملت کرد فقط مسلمان بیانه او چشتک سره من بحثیش لیدن ملت که من خب ملتیش عقاید مختلفی کاتی، ادیان مختلفی کاتی، لهجه‌ای مختلفی کاتی، فرهنگ و سنتی مختلفی کاتی. نتونیم بیشی من با هر کس مسلمان کرده یا هر کس لنظر سیاسی افکاری ما قبول دیدم کرده نتونیم من واقعا زندانی کردن کردستانه. من فکرم یک کنفرانس روی جوره پیش بچوتن مشروعیت یک صورت خیانه
ئێوە ئەگەر بانگێش بکرێن بۆ کۆنگرەی نەتەوەی کە 24 ئەم مانگە بڕێوە دەچێ بەشداری دەکەن؟ فکر ناکەم کە بەشداری بکەین چون واقعا ئیمەتانیانی من ئەگەر من واقعا بتوانم کە باس لە دموکراسی بکەم لە لێ دفاع بکەم تەنیا حەقی من نەخۆیاسن حەق باقی ئەحساب و لەلی خۆ لە بین چیەسن خدمەتدار بووتم کە واقعا متاسفم چون ئومید فرێک داشتینەی کۆنگرە کەوەی ژوەوە پێش بشوتین مالان من واقعا وەی احترام دێرەمەڕە حزب دموکراتەکان کۆمەڵەکان وەی دەرحقیقەت 5 کورسیەکەی کە دەریانسە کوردستان و ڕۆژهەڵات 2 دانە هەز گرتنەسێ بەقیە گشت فرامۆشی نەسن من واقعیت هەروانە یەدانە پێشنهاد دەمێوە ڕاهبەر محتەرەم حکوومەتە هەریم کە ئەگەر ئەجەڵە نەکەن زەمان بێن کەی مشکڵاتە لە بین بشوتن ئەی ئاسابە بنیشن لە تەکێکە مەشورەت بکەن لە تێکێکە توێنن هەماهەنگی بکەن پاشداری بێشترێک لە ملەت کورد لە ناوی کۆنگرەیە بوتن قسمەتێک لە کوردستان فرامۆش بوتن من ناتێنم ئەلە نەمایەندەگیە مازمە مەعابات بکەم یا بام در مورد یه منطقه لە کوردستان بتوانم بیشم که این مردم چوچه خواستیان چست ناتینم او احسابیشن ناتینن نمایندگی مردم ایران فرام آباد ماشان مردم یارستان بکن واقعا کنگره نتوایتی که باید پیش نتوانید البته ای تاریخ بکه پیت دیاوا بکم ای کنفرانس مشروعیت خاص خیلی یعنی ئێوە چ پێشنیارێکتان هەیە بۆ لێژنەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەی کوردستان؟ ولی شرایط عین نچینیدن فقط امیدوارم واقعا آرزو و موفقیت و شرکت نرای کنگره کم ای کنگره و باید گامیلی که بریتن لحاظ ادارات اجتماعی و لکردستان ایک برنامه بیتن که لی حالت کردستان مشرفی و کردستان تولیدی تبدیل بیتن که اگر لنظر اقتصادی تمام کردستان قوي وبن ويا جامعة مؤلف تبديل بن كردستان بوده كردستان قوي تنيتنا قطعي خويش